سەبارەت باوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان بەڕێز سەفین محەممەد بریاردەری لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە وەزارەتی تەندروستی لەگەڵمانەکە سەفین سوپاس بامەدەبن ئێستا بەگشتی هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان چی بووە؟ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت لەم کابینەیەدا تیشکی خستۆتە سەرەوەی کە کاری جدی بکرێت و مەسلەی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە قاڵبێکی شاراوی و تەنها لە دەستگا تایبەتمەندەکانەوە هاتۆتە دەرەوە و ئێستا خەمێکی گەورەیە و ئەمە تیرۆرێکی سپیە و لە استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستانە کە کاری جدی لەسەر بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر بکات و بۆ ئەمەش بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک هەنگاوی زۆر جدی ناوە بە خۆشحاڵیەوە داتاکان ئەومان پێ دەڵێت کە ئێستا هەوڵەکانی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لەلایەن دەستگاکانی ئاسایشەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە زۆر زیادی کردەوە زیادبوونی ڕێژەی دەست بەسەرداگرتنی مادەکان و زیادبوونی ژمارەی بازرگانەکان ئەومان پێ دەڵێت کە حکوومەت زۆر جدیترە لە ڕابردوودا بۆیە بە خۆشحاڵیەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە بوارە ئەمنیەکەیەوە بە دەستێکی پۆڵاین لە زاخۆ تا خانەقین لە ئێستادا بەرەنگاری بازرگانانی مادەی هۆشبەر دەبێتەوە. کاک سەفینی چێک لە گرفتەکانی ئێستای مادەی هۆشبەر کە لە هەرێمی کوردستان و لە جیهانیشا بەربڵاوە بە شێوەیە کە بۆ نمونە چتە کافتریەکانەوە ئایخەرە ناو تووتنی نێرگەلەکەوە یان لەگەڵ هەنێ مادەی دیکە تێکەڵاوەکەن کە تۆ نازانیوە مادەی هۆشبەرە لە حاڵەتی بەکارهێنانە بەردەوام یعنی واد لێ دێ کە بەردەوام بەکاری بێنی لەمەوە تووشیەبی تووشی مادەی هۆشبەرە بیت یعنی بێ بەردەوام بەکاری بێنی ئەم حاڵەتانە زۆرن تا چەند هەوڵتان داوە بۆ کۆنتڕۆڵکردنی ئەمە؟ بەڵێ سەبارەت بە کافەیەکان و سەبارەت بە نێرگەلە ئەمە بەرچاوڕوونی بدەمە جەناب و هەموو بینەرانی بەڕێزی کەی24 ئەوەی کە لە کافتریاکاندا بەکاردێت هەتا ئێستا لە دەرەنجامی پشکنینەکانەوە دەرنەکەوتووە لە هیچ کافتریایەکە مادەی هۆشبەر بفرۆشرێت و بەردەوام کافەیەکان لە ژێر چاودێریدان و پشکنینیان بۆ دەکرێت و پشکنین بۆ کارمەندەکانیان دەکرێت و بە خۆشحاڵیەوە تا ئێستا هیچ حاڵەتێکی لەم شێوەیە نەدۆزراوەتەوە نە لە هەولێر نە لە سلێمانی نە لە شارەکانی تریش بەڵام کێشەیەکی تر هەیە پێم خۆشە لەلایەن بەڕێستانەوە لە شاشە جوانەکەی کەی24ەوە بە هاوڵاتیانی ڕابگەێنم کۆمەڵێک مادەی تر هەیە کە ئەم مادانە مادەی هۆشبەر نین بەڵام لە کافەیەکانە بەکارهێنرێت کە کاریگەری وا دروست دەکات کە ئەو کەسەی کە نێرگەلەکە بەکارهێنێت کاریگەریکی وای لەسەر دروست دەکات کە خوی پێوە بگرێت و تووشی ئالوودەبوون بێ پێوە و نەتوانێت بەبێ ئەمەش لە دوای پشکنینێکی زۆر و هەوڵدانێکی زۆر لەلایەن دەستگا تایبەتمەندەکانەوە بۆمان دەرکەوتووە کە کۆمەڵێک مادە هەیە ئەم مادانە لە ناو تووتنی نێرگەلەکانە بەکارهێنرێت هەر بۆ وەزارەتی تەندروستی و لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر بە فەرمانێکی وەزاری لە ساڵی 2024 چەند مادەیەک لەو مادانەی مەمنوع کردووە کە لە سەیدەلیەکانە بفرۆشرێت بەبێ ڕاستیەتەی پزیشک هەرچەندە ئەم دەرمانانە دەرمانی کۆنتڕۆڵ کراونین و ناکەونە قاڵبی دەرمانی مادەی هۆشبەرەوە بەڵام لەبەرەوەی سوء ئیستعمال دەکرێت خراپ بەکارهێنرێ هەر بۆیە ئێستا ئەم دەرمانانە قاچاغ بەبێ ڕاستیەتەی پزیشک بە قاچاغ ژمار دەکرێت و مامەڵەی مادەی هۆشبەریان لەگەڵ دەکرێت. زۆر باشە هەڵمەتەکە بەردەوامە بەڵام تەنیا لە سنووری هەولێرە یاخود شارەکانی هەرێمی کوردستانە بوو یەکرێتەوە پارێزیاکە نا بەدڵنیاییەوە بەهۆی گەورەی شاری هەولێر و ژمارەی دانیشتوانی و ژمارەی ئەو گەشتیارانەی ڕوو لە شاری هەولێر دەکەن و زۆری ژمارەی کافەیەکان پشکنینەکە زیاتر لە هەولێرە بەڵام نەخێر لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانیشە ئەنجام دەدرێت بەڵام لەوانەیە بەو ڕێژەیە نەبێت کە یاخود بەو تەرکیزە نەبێت کە لە ڕاگەیانەکانەوە لە شاری هەولێرە ئاماژەی پێدەدەێت. ئەو هەڵمەتە بەردەوامانەی کە حکوومەتی هەرێمی کوردستانی کات بۆ کەمکردنەوەی بازرگانیکردنی مادەی هۆشبەر و ڕێژەی بەکارهێنانی وای کردووە بەپی داتاکانی ئێوە ساڵ بۆ ساڵە ژمارەیە کەمتر بێتەوە؟ مەرجنیە بەرزبوونەوەی ژمارەکان بەو مانایە بێ کە ڕێژەکە زیادی کردووە لەوانەیە بەرزبوونەوەی ژمارەکان بەو مانایە بێ کە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگاکانی ئاسایش ئەنجومەنی ئاسایش دەستگای ئاسایش لەوانەیە ئەوە بگەێنێ کە ئەوان ئێستا ورترن و شارەزاترن و باشتر بتوانن مادەکان بدۆزنەوە و باشتر بتوانن بازرگانەکان دەستگیر بکەن ئەمە بێ هۆکاری بەرزبوونەوەی
ڕێژەکان کە ئەبێ ئەمە بە جۆرێک لە جۆرەکان بە ئیجابی وەربگیرێت من پێم خۆشە ئەگەر ڕێگەم بدەیت ئاماژە بە چەند شتێک بدەم بەڕاستی ئەو هەنگاوانەی کە دەکرێت بۆ بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر نابێ ئێمە قەتیسی بکەین وە لە چوارچێوەیە کا دای بنین تەنها لەم کارانەی کە دەستگای ئاسایش یا ئەنجومەنی ئاسایش یا بەڕێوەبەرایەتیەکانی لە ناوبردنی مادەی هۆشبەر لە ئاسایش ئەنجامی دەدەن بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر بۆ خۆی بەپێی ئەو استراتیژەیە کە لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر دایناوە پاکێجێکە کە هاوبەشە لە نێوان هاوڵاتی خێزان مامۆستایانی ئاینی چالاکوانانی کۆمەلگای مەدەنی و هەموو ئەو کەسانی کە کاریگەریان هەیە و دەستگاکانی ڕاگەیاندن بۆیە ئێمە ئەگەر بمانەوێت بەرەنگاری مادەی هۆشبەر ببینەوە ئەبێ بە دەستە جەمعی لە هەموو بوارەکانەوە ئێمە بەرەنگاری ببینەوە بە خۆشحاڵیەوە لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر چەند کارێکی کردووە بە تایبەت لە ساڵی 2023 کە توانیومانە لە ڕێگەی وەزارەتی ئەوقافەوە کۆمەڵێک چالاکی زۆر گەورە بە تایبەت لە شەوی قەدر لە مانگی پیرۆزی ڕەمەزانە توانیمان زیاتر لە 1000 مزگەوتە بابەتی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر بۆ نوێژ خوێنان و بۆ ئامادەبوانی شەوی لەیلەتول قەدر کە زیاتر لە 10,000 کەس ئامادەی مزگەوتەکان بوون بە خۆشحاڵیە وەزارەتی پەروەردە بۆ ساڵی خوێندنی 2024-2025 پرۆگرام سەرقاڵی ئامادەکردنی پرۆگرامێکی تایبەت بە بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرین لەگەڵ وەزارەتی خوێنی باڵا لیژنەی باڵا دیداری وەزارەتی خوێنی باڵامان ڕێکخستووە و نەخشە ڕێگای وەزارەتی خوێنی باڵا دانراوە کە لە ساڵی داهاتووی دەستپێکی ساڵی خوێندنی نوێی زانکۆکانە ئەم نەخشە ڕێگایە جێبەجێ دەکرێت و هەر لەگەڵ وەزارەتی خوێنی باڵایە لە 26 پلانمانەکە لەژێر چاودێری بەڕێسەرۆش حکوومەتە کۆنفرانسێکی زانستی بکەین ئەمە جگە لەوەی کە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئێستا زۆر بە شێوەیەکی بەهێزەوە هاتوونەتە ناو کار و چالاکیەکانی لیژنەی باڵایە کە ئەمەش دەنگدانەوەیەکی زۆر باشی هەبوو لەسەر کۆمەلگایە ئەوەی کە پێویستە بەڕاستی کە ئێمە بڵین ئەبێ زیاتر و زیاتر ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین کە ئەبێ کۆمەلگا بە دەستە جەمعی باش کەواتە هەماهنگیتان لەگەڵ خەڵک چۆنە ینی حاڵەتێکە بینێ هەن مادێک بەکارێنێت جێگەی گومانە بۆی ئەبێت چی بکات بەڵێ ئەمە بۆ خۆی بەڕاستی لە یاساکەدا دیاری کراوە یاساکە دیاری کردووە ئەمانەی کە بازرگانن تا ئاستی پێم خۆشە ئەوە ڕوون بکەمەوە گەلێک لە شارەزانی بواری یاسایی کاتێک کە قسە لەسەر یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەر و کارتێکرا ئەقڵیەکانەکەن ژمارەیەکی ساڵی 2020 هەرێمی کوردستان پێیان وایە کە یاساکە پێویستی بە گۆڕانکاریە بەڵێ ئێمەش لە لیژنەی باڵایە پێمان وایە یاساکە پێویستی بە گۆڕانکاریە بەڵام ئەوشمان لەبیر نەچێت یاساکە بەپێی مادەی 25 هەتای سزای لە سێدارەدان سزای داناوە بۆ ئەوانەی کە بازرگانی بە مادەی هۆشبەرەوەکەن بۆیە ئاسان نییە تۆ بازرگانی بە مادەی هۆشبەرەوە بکەی و پێش تووا بێکە یاساکە یاسایەکی سوکە نا بە پێچوانەوە یاساکە تا سزای لە سێدارەدانی تێدا و هیوادارین دادگا بەڕێزەکان بەڕاستی ڕەچاوی ئەم خاڵە بکەن و ڕەچاوی زۆری ژمارەی بازرگانەکان بکەن لە ئێستادا دوو هەنگاو بنێن هەنگاوی یەکەمیان ئەوەیە کە بەڕاستی کەیسەکان بە خێرایی یەکلا بکرێنەوە و دووەم شت ئەوەیە کە سزای تند و پێویست بدرێ بە بازرگان و تاوانبارەکان بەڵێ بەڕێز سەفین محەممەد بڕیاردەری لیژنەی من عفوم کە ئەگەر پێشەوە کاتمان هەبێ یەک دقە پێم زۆر بە کورتی بێ زۆر بە کورتی دیارە ئەوانەی کە پێویستە بۆ بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لەلایەن لیژنەی باڵاوە بە تەواوی کراوە و بە خۆشحاڵیەوە بەڕێز جەنابی لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت ڕەزامەندی دراوە بۆ خەرجکردنی بڕی زیاتر لە 20 میلیارد دینار بۆ دروستکردنی سنتەری شیاندنەوە و چارەسەرکردنی توشبوانی مادەی هۆشبەر بەڵام بەداخەوە تا ئێستا نەمانتوانی و ئەم تەخسیسە لە وەزارەتی داراییەوە وەربگرین بۆیە لە شاشە جوانەکەی بەڕێستانەوە داواکارم کە وەزارەتی داراییش هاوشێوەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت و هاوشێوەی وەزیرە بەڕێزەکانی تر هاوکارمان بێ لە دابینکردنی بڕی تێچوەکانیان و سوپاسدانیش بەڕێز سەفین محەممەد بڕیاردەری لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە وەزارەتی تەندروستی سوپاس بامەت بوون بەخێر بێن